ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی دروستبوونی دەوڵەتی تورکیا ڕوونە دەوڵەتی تورکیا هێرشە بەردەوامەکانی لە سەرەتای دروستبوونی دەوڵەتەکەی هەتاوەکو ئێستا ئامانجی لە ناوبردنی گەلی کوردە، ئامانجی لە ناوبردنی کەلتور و فەرهەنگ و ناسنامە و مێژووی کوردە، ئامانجی ئەسیمیلاسیۆن و جینۆسایدکردنی میلەتی کوردە لە ناو توانەوەی گەلی کوردە لە ناو گەلی تورکیا و پاساویشی بۆ ئەمە لە ئێستا لە ڕاستیە پەکەکەیە بە بیانی پەکەکە ئەوەیە ویلایەتی مووسڵ کە ئەوە خەریکە 100 ساڵ تێپەڕێ بەسەریا دروست کاتەوە و هەژمونی خۆی بەسەر ئەو ناوچانە بسەپێنێ کە کاتی خۆی لەژێر هەژمونی دەوڵەتی عوسمانیا بووە. بۆیە پاساوی تورکیا بە بیانی پەکەکە و هێرشە بەردەوامەکانی بۆ سەر ئازادی خوازان، بۆ سەر هەرێمی پاراستنی میدیا، بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ئامانجی تەنها لێدانە لە ئەو ستات و قەوارەی کە هەم لە ڕۆژئاوا دروست بووە و ئەو گیانی ئازادی خوازی کە لە باشووری کوردستان خەمڵیوە و خەڵک پاڵپشت و پشتیوانی ئەم بزاف و تەفکەرەیە. بۆیە تورکیا بۆ جێبەجێکردنی ئەو پیلانە پەناباتە بەر هەموو هۆکارێکی خڕکردن لەوانە بەکارهێنانی چەکی کیمیایی و بەکارهێنانی سێخوڕەکان و چاندنی سێخوڕ لە هەموو شوێنێکی باشووری کوردستان و بەکارهێنانان بۆ دژایەتیکردنی حرەکەتی وڵات پارێزی لە هەر چوار پارچە کوردستان و لە ئەوروپا و لە هەموو شوێنێکی دنیا. خۆی لە ڕاستیە بێهەڵوێستی حکومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی باشووری کوردستان گەڕێتەوە بۆ ئەو پەیوەندیە ناتەندروستەی کە دەسەڵاتدارانی باشووری کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیەتی ئەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی ئابووری، ینی شەراکەتی مەسەلەن گرێبەستی 50 ساڵەی نێوان هێزەکانی باشووری کوردستان لەگەڵ دەوڵەتی تورکیا و تورکیا ئەمە بەکارهێنێ بۆ لێدان و مەسەلەن پێشبێگرتنی ئەو دۆستایەتی و بەرەفراوانەیە ئازادی خوازان وڵات پارێزان کە هەیە لە باشووری کوردستان. وەکارەکەی هەر ئەوەیە، هیچ شتێکی تر نییە. ئینا لەناو لایەنە سیاسەکانە خەڵکی خاوەن هەڵوێستەیە، هەڵوێستیان باشە لە قاعدەی جەماوەریە، بەڵام سەرکردەکان هەرێکی بە شێوازێک گرێدراوی داگیرکەر و دەوڵەتی تورکیان. چارەسەر بەڕێی من یەکەم ئەبێ خەڵک لەوە زیاتر خۆی پەروەردە بکە و مۆراڵی فکری و سیاسی خۆی بەهێزتر بکە، پەروەردەی هیچ دیفاکتۆیەک یان ئەمریکی واقعی داگیرکاری نەبێت و پێویستە خەڵک هەمووی هەڵوێستی هەبێت. ئەگەر ناتوانیت بەرگری بکەیت لە شاخەکان، ئەگەر ناتوانانی لە ڕێپێوان و مەسەلەن گرتبوونەوەکانە بەشداری بکەیت، هەڵوێست بنوێنیت، ئەتوانیت کوردێکی پاک و بێغەڵوغەش بچوو لە ماڵی خۆتەوە هەڵوێستێکی جوانە هەبێ و نەبی بە جاڵجاڵ تۆڕی ئەو تۆڕە سێخوڕێوە کە جاڵجاڵەکە ئیمپریالیستیەکان یا مەسەلەن میتی تورکیان دەوڵەتی تورکیا دروستی کردووە. دوژمنە تورکیاش یەکێکە لە هەرە دوژمنە سەرسەختەکانی کورد. ئیتر ڕەزە سووتێنێ، باغە سووتێنێ، داگیرتەکە، بەڵام گرنگ ئەوەیە هێزێک هەبێ لە بەرامبەر ئەم داگیرکاریە بوەستێتەوە. ئەو هێزش پێم وایە هەیە، قەندیلی سەربەرزە. ئەوەیە بە هۆشێرکردنەوەی خەڵک بەم کۆڕ و سیمینارە، ئەمە زۆر باشە. ئەمە لە یادی 26 ساڵەمەوە بەر شەهیدێکمان هەیە بە ناوی شەهید زیلان، بەڕاستی گیانفیداییەکە شەهید بووە، بەڵام وەکو دکتۆر حەکیم ئاماژەی پێکرد پێشتر، ئەمە خۆکوژی نییە، ئەمە بووە بە ڕێبازێک، بووە بە دەرسێک بۆ هەموو کیژە جوانەکانی کوردستان کە ئەتوان خەبات بکەن. تورکیا تەنها پەیامی داگیرکاری هەیە، ئێمەش پەیامی خۆڕاگری، پەیامی بەرگری لە پێناو ئازادیە.